لەوانەیە تەنیا یەک کڕت لە ژیانتدا ئەو هەلت بۆ بێتە پێشێ کە حەژمارێکی 13 مانگەی گوگڵ کە فەزای 2 ترابایتی گوگڵ و ژیری دەستکردی گوگڵ ینی جێمنای ئەدوانسی لەگەڵە کەرکابەری ChatGPT بە خۆڕایی وەریگری. چۆن هاوڕێم بە لەو ڤیددیۆدا پێت دەڵم. سڵاو، من سروشم و ئێرش کەناڵی یوتیوبی کورتایتێکە، لایک و سابسکرایبتان لەبیر نەچێت و لەبیرتان بێت کە دەمهەوێت لەو ڤیددیۆدا شتێکی مێژوویتان فێر بکەم کە پێم وانە دووبارە بێتەوە هەر بۆیە جوان بە وردی لەگەڵم بن تا کۆتایی با پێتان بڵم چۆن ئەو هەلە تایبەتەی لەدەست نەدەن. جا با پێتان بڵم گوگل ئەو هەژمارەی بۆ دەدات. گوگل ئەو هەژمارەی ینی گوگل وان دەیدات بەو خوێندکارانی کە خەڵکی ئەمریکان، بەڵام ئێمەش دەتوانین وەریگرین. چۆن تەنیا پێویستە هەژمارێکی گوگڵمان هەبێت، هەژمارێکی ئاسایی ینی جیمەیلێکمان هەبێت کە بۆ جیمەیلە لەسەر لینکێکدا بگرین و بڕۆین و بەستەرەکەی بڕۆین و هەژمارەکەی بە خۆمان هەڵگرین. بەڵام بۆی کە بتوانین ئەو هەژمارەی وەرگرین و گوگڵ بزانێت کەمە خەڵکی ئەمریکاین، پێویستمان بە یەکدانا VPN باشە. VPN-ەکانیش دەتوانن لە Express VPN، NordVPN، Windescribe وەگەر ڤیتورەیشتان هەیە ڤیتورەیەکی ئەمریکا ئەگەر چاک بێت دەتوان کەڵکی لێ وەرگن. من لە Express VPN کەڵک وەردەگرم و پێشنیار بێوەش دەکەم هەژمارێکی 1 مانگە وەرگرن ئەگەر دەتوانن. لەو سایتە رووسیانە هەیە، لە ئێرانیش پێمابێ هەیە. جابا بڕۆین و هەژمارەکەمان چاکین. ئەگەر جیمەیلتان هەیە کە چێ باشتر ئەو بەشەی دەتوان تێپەڕێن. ئەگەر جیمەیلتان نییە بڕۆن جیمەیلێک سازکەن. جیمەیل سازکردنیش زۆر هاسانە وەک ئاوی خواردنەوەی. ئێستا دین لەگەڵ یەک جیمەیلێک ساز دەکەین. هەوەشتان پێ بڵم بە موبایلیشتەوەی ئەو کارانی کە من لێرە دیکەم دەتوانن بیکەن. تەنیا پێویستە ئەو براوزێرەکەتان بکەنەوە و بنووسن google.com. بڕۆنە ناو وێبسایتی گوگڵ و لەسەر بەشی ساین ئین دابگرن. لێرە پێتان دەڵێت هەژماری گوگڵەکەتانی پێ بدەن. ئێمە دەڵێن هەژمارمان نێکا کە لە خوارێ لەسەر کروێت ئەکانت دادنین، دادەگرین فۆرمای سێلفی لێ دەدەین و ناوەکەمان دەنووسین هەر ناوێک کە پێتان خۆشە. لەسەر نێکست دابگرن. لێرەدا ڕۆژی لەدایک ڕێکەوتی لەدایک بوونەکەتانی پێ بڵێن. من لە خۆرا با ڕێکەوتێک لێدەم بەدەنووسم چەند 1999. لێرەش کە ئەگەر نێرن ئەگەر پیاون مەیل لێدەن، ئەگەریش خانمن فیمێل لێدەن کە شتێکی یاساییەوە من لە خۆراوەتان پێ دەڵم. لێرە شتێک بنووسن بە کێفی خۆتان 4 ئێم 4 یەکیشدا دەگرم هەر بۆی کە بڕوا دڵەوە گیراوەتەوە یەکی دیکەشم 4 سیفریشی دەدەمێ. ئاغا هەر لەو شتانی کە بۆ خۆت دێڵی لەوانە مایکدانەمان بدێ زۆری درێژە نەدەینێ. پێویستە لێرەش پاسپۆرتێک یان نهێنێکی بدەینێ، هەر شتێک کە پێتان خۆشە بیدێنەوە. ئەم کەمێک شتێکی بدەنێ کە بەکەلێک بێرێت چم لێدا تەواوە. لەسەر نێکستا دەگرین. لێرەدا هەژمارەکەتان سیفکەن. بەڵام یەکشتی دیکەش هەیە کە لێرە ژمارە موبایلی دێ. ژمارە موبایلەکە لە ڕۆژهەڵات بە هیچ کێشەی نییە. ژمارە موبایلی ئێرانیش وەردەگرێ. من ئێستا ژمارەیەکی دەدەمێ لە هەر شوێنێکی دنیا بن دەتوان ژمارە موبایلەکەتانی پێ بدەن. چاوەڕێ بن کە کورتەنامەیەکتان بۆ بێتەوە. لەو کورتەنامەیەدا کۆدێکتان دەدات. کۆدەکەی من 741 06 741 06. لێرە دەڵێ ئیمەیلێکی ڕکاوێری بدەنێک کرد شتێکتان لە بیرچەوە بتوانن بەو ئەگەر نهێنەکەتان لە بیرچەوە یا هەر شتێک بتوانن بەو ئیمەیلە بیگەڕێنەوە وەک بۆ خۆتان دەتوانن پێ بدەن. من لە سێسکیپتای دەکەن پێویستمانە و نێکست لێ دەدەین و ئەوانش قبول دەکەین. دەڵێن I agree confirm. چەند ئینگلیسیشی تایبەت دەزانم. ئێستا هەر وەک دیتان هەژماری گوگڵەکەی ئێمە چاکرا. جا ئێستا چۆن هەژمارەکە وەرگرین بەشە خۆشەکە. لینکێکم بۆ داناون لە دیسکریپشنی ئەو ڤیددیۆدا لەسەر لینکەکە کۆپی دەکەی
و ئێوە لەسەر لینکەکە دابگرن من چون نامهەی بە کڕۆم بکرێتەوە دێم لە فایرفاکسدا دێکەمەوە لینکەکە لێرەدا دادەنێم و ئینتێرێک لێ دەدەم ڕوونمایەک یا لاپەڕەیەکی نوێ بە من دەکرێتەوە هەر وەک دەبین نووسراوە get student offer بزانین چ تایبەتمەندێکمان دەداتێت دەڵێ ئەوە جێمنای پرۆیە و تا 2026 ئەمە ئەوەی دەدەین بە ئێوە تا ژوونی 2026 بە $0 یعنی هیچ پەیمەنتێک ڕێوشی پەیمەنتێک پێیپالێک یا مەستر کارتێک ئەشتانەی هیچیان ناوێت تەنیا پێویستە لەسەر ئەو get student offerی دابگرن چاوەڕێ بین نەوشتە بسوورێتەوە سوراوە هەژمارەکەمان چالاک بوو کە چۆرە بزانین چالاک بوو چاو لەو گۆشەیە ئەلێرە نووسراوە پرۆ نووسراوە هەی سروش بەخشە هێلو سروش Welcome to Gemini, your personal AI assistant. تەواوی تایبەتمەندەکانی Gemini کە چۆن بڵم وەک ChatGPT تایبەتە یعنی ئێستا تۆ پێویست نیە بڵێ پارە بە هیچ ژیری دەستکردێک بدەیت هەموو تایبەتمەندەکان بۆ کراوەتەوە چاو لەسەر ئەوەی دادەگرم من ئەو شتانم ناوێت لێم گەڕەجەدە جا بۆی کە تایبەتمەندەکانی دیکە ببینین بزانی چیدا ئەو بە ئێمە تەبێکی نوێ دەکەینەوە دەنووسین Google One کە Google One ئەو هەژمارەی گوگڵە کە تەواوی تایبەتمەندەکانی دەوێدا کۆکردێتەوە لەسەر Google One دابگرن لێرە نووسێتی سایناپ بکەن ئەمە سایناپمان ناوێت کاکە ئەمە Google One Open Google Oneمان دەوێت جا ئێرە بۆمان کراوە چاوچی نووسیوە 2 ترابایت ستۆریج کورە 2 ترابایت زۆرە ها 100 گیگەکەی دەداتێ بە $2 جا تۆ زەرب دەری 20 بێزگەلە ئێستا چاو جێمنای پرۆی بۆ هێناوین جێمنای نێو جیمێلەکانماندا هەیە دوای لێرەدا کلین ئاپ سپیسیمان هەیە بە کاپمان هەیە دەتوانین ئەو کارانە هەمووان بکەین و هەروەها بێجگەلەوەی کە لەو بەریش ئێمە جێمنای ئەدوانسمان هەیە ئەوەشی خۆشە کە تەنیا لەسەر پلتفۆرمێک ناتوانانی کەڵێک وەرگری یعنی تەنیا بۆ ویندۆز نییە یا بڵێ هەر لەسەر ئەندرۆیدە یا لەسەر iOS تەنیا لەسەر ئەوە لەسەر جیمێلەکەتان چالاک دەبێت و لەسەر تەواوی مۆبایلەکان و ئامێرەکانتان ئەوە چالاکەوەیەوە دەتوان سووری لێوەرگن جا هەرچەند هەژماریشتان هەبێت دەتوانن چالاکیکەن یعنی دەتوانن دەدانا هەژمار وەرگن کەەوە بێوێنێ دەدانە 2 ترابێتی دەکاتە 20 ترابێت زۆرە زۆر سپاس کە تا کۆتایی هاوڕێم بوون لایک و سابسکرایبتان لەبیر نەسێت هەر پرسیارێکیشتان هەبوو لێرەدا بینوسن من بە دڵنیای وەڵامتان دەدەمەوە و ئەوەشتان لەبیر بێت من هەر بابەتێکی ئاوە لە دنیادا بێتە پێشەیە زوو ڤیددیۆی بۆ تا دەکەم و فێرکاری تاوتان بۆ دادنێم هەر بۆیە کورتایتێک سابسکرایب بکەن و ئەوەشتان لەبیر بێت من هەرچیم هەبێت لە محەبەتەکانی ئێوەیە